تەلاق و کۆمەڵگە. تەلاق هەڕەشە گەورەکەی سەر تەبایی خێزان و لە بینبردنی ژیانی هاوبەش. ئەو بژاردەی مرۆڤەکان لە کاتی گرفتە خێزانیەکاندا دەستی بۆ بن و وەکو چەکێکی کاریگەر بەکاریهێنن ڕەنگە ڕاست بێت کە هەر کۆمەڵگەیەک بە شێوەی جیاواز و گونجاوی ناوعورفی خۆی تەلاقی تێدا بێت. سرجەم ئەو جیاوازیانەش بەمانەی هەڵوەشانەوەی خێزانێکی فەرمی و ڕێگە پێدراوی یاسایی و شەرعی دێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته إلى يوم اللقاء. سپاس ستایش بۆ خوای گەورە و میهرەبان. دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامەیە کە هەڵتان بژاردووە بە تایبەتی لەم کات و زروفە بەڕاستی واقعاً ڕێژەی تەلاق لە ناو کوردستانی ئێمەدا بە تایبەتی و لە وڵاتانە بەگشتی بەڵام لە کوردستانە بە تایبەتی و لە سلێمانیشدا بە تایبەتی تر زۆر زیادی کردووە الحەق لەبەر ئەوەی کەوە ئێمەی موسڵمان خوای پەروەردگار بەرنامەیەکی تێر و تەسەلی بۆ ناردوین کە عیبارەتە لە قورئان. خوای گەورە ئەم قورئانی کە ناردووە بۆ ڕێنمایی کاری مرۆڤەکان ناردوێتی بۆی کەوا ئینسانەکان بتوانن لەژێر سایە و عەلەمی ئەم قورئانەدا کارەکانیان ئەنجام بدەن. جا بەشێک لە نیکاح خۆشەویستیە. خوای گەورە فەرمی ومن آیاته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. أو مودة والرحمة لە چیوە دروستە بێ؟ لە نیکاح و لە عەقد لە دوای عەقدەکە ئەم مەودە و ڕەحمە دروستە بێ لە نێوان ژن و مێردا بە مەرجێک ئەو ژن و مێردە بتوانن ئەو مافە شەرعیانەی کە خوای پەروەردگار دیاری کردووە بۆ ژن و پیا و جێبەجێکەن. ژن بتوانێت بە ئەرکی سەرشانی خۆی هەڵسێ و پیاویش بتوانێت ئەو مافانەی کە خوا بۆ خێزانەکەی داناوە دابینی بکە و جێبەجێکە. ئەمڕۆ بەڕاستی لە وڵاتی ئێمەدا زیاتر ئەو گەنجانەی کەوا ئەچنە ناو ئەو پرۆسەیەوە نە ئاگایان لە مافە شەرعەکانە نە ئاگایان لە قانونیەکانە و نە ئاگایشیان لە مافە عورف و عادەتیەکانە کە لە ناو کۆمەڵگای ئێمەدا کۆمەڵێشت هەیە لە وڵاتی ئێمەدا بە تایبەتی لە نێوان ژن و مێرد و لە نێوان خێزانەکانە ئادابێکی جوان و ڕەوشتێکی پیرۆزە کە لە وڵاتی ئێمەدا بەرپا کراوە لەمەوە پێش. بۆ نمونە مەسەلا زۆر جار هەیە ئەو هۆکارانەی ئەبێتە هۆی جابوونەوە. ئێمە بە گوێرەی ئەو ڕێژەی کەوا ماوەی 4 ساڵە ئێمە لە لیژنەی فتووە کە خەڵک دێ بۆ لامان ڕێژەکان نیسبیە، یعنی مانگی وا هەیە زیادە مانگی وا هەیە کەمە. مەسەلەن بڵێم ئەم ساڵ زۆر لە پار زیاتر بووە جیابوونەوە. زیاتریش ئەوەی کەوا ئێمە یعنی ڕەچاومان کردووە زۆرینەی گەنجەکانن کەوا دێن تەلاق خۆن زۆر کەمن، ئەوانەی کەوا بە تەمەنن دێن تەلاق خۆنیان جیابنەوە زۆر کەمن. هەتا هەبوومانە بە پیاوی بەتەمەن لە دوای 30 ساڵ گەڕاوەتەوە لەگەڵ ژنەکە یەکیان کردوێتەوە و بوونەتەوە بە هاوسەری یەک. بەڵام گەنجەکان بە زۆری گەنجی وا هەیە 20 شەوە هاوسەرگیری کردووە، هیوا هەیە 6 مانگە هاوسەرگیری کردووە، هیوا هەیە هێشتا نەیگواستوێتەوە، هیوا هەیە یعنی بەڕاستی هیوایە 2 ساڵە. ئیتر لەو بەینانە هیچی نەچوێتە 10 ساڵ و 15 ساڵ و ئەوانەکەەوە لە نێوانیانە بێ. ئەمیش الحەق یعنی پرسیاری تەلاق بە تایبەتی لە مانگی ڕابردووەدا مانگی 8 51 پرسیاری تەلاق یعنی تەلاق خواردن کە تەلاقی کەوت بێ و بوو بێتە هۆی جیابوونەوەی ژن و مێردەکەی 51 پرسیارات و دەرای ئێمە کە ئەوەی کە جوابمان داوەتەوە وەکو جوابێکی شەرعی. جیابوونەوەیش تەبعاً جیابوونەوە بە شێوازێکی ڕێکەوتن و ئەوەی کەوا خۆیان ڕێکەوت بێتن ئەوەیش هەیە زۆرە، بەڵام بەنسبەت جیابوونەوە تقریباً زۆر ئامارێکی زۆری تەلەڤیزیۆن بڵاو کردەوە لە مەحکەمە، چۆنێ من ئامارەکەم لە یاد نییە، بەڵام وەکو ئەوەی کە ئەمە لە لیژنەکەی ئێمە دیارە لە لیژنەی باڵا ئەوەنەی تر هەیە، لە لیژنەی سەی سایق، لە لیژنەی ڕانیە، لە لیژنەی چەمچەماڵ، ئەمانە تەنها ئەوەی کە هاتوێتە لای ئێمە لە ناو شاری سلێمانیە. بێژگەلەوەی کەوا کۆمەڵی مامۆسای ترمان هەیە لە دەرەوەی ئێمە لە دەرەوەی لیژنەی فتووە ئەو پرسیانە جا بەداتەوە، ئەوە مەحکەمەیش بزانە کە ڕۆژانە چەند کەس ئەچێتە مەحکەمە جیابێتەوە. لە ڕاستیدا زۆری زیادی کردووە. بۆ نمونە ساڵانە ئێمە کە داوا تۆمارەکەین بەشی هەرە زۆری تەلاق و جیابوونەوەیە، بەشی هەرە زۆری تەلاق و جیابوونەوەیە. یعنی
ئەتوانم بڵێم تا ئێستا ساڵی پار ئێمە نزیکەی 6,000 داوامانە بوو 6,000 داوا لەم 6,000 بەشی هەرە زۆری تەلاق و تەفریق بووە جیابوونەوە بووە تەلاق و جیابوونەوە بووە ئەم ساڵ تا ئێستا نزیکەی گەیشتۆ تا 5,000 ئێستا 3 مانگ 4 مانگمان ماوە بۆی ساڵی 2016 تەواو بێ تا ئێستا گەیشتۆتە 4,300 داوا ڕەنگە ئەم ساڵ لە 6,000 کەس زیاد کەیسە 3 مانگمان ماوە مەڵێ تەلاق زۆر زیادی کردو لەگەڵ جیابوونەوە خۆی هۆکارەکان زۆرن بەڵام ئەو هۆکارانەی کە زۆر سەرچین زۆر سەرچین بەڕاستی نەبوونی متمانە لە نێوان کچەکە و کوڕەکەیە هەروها ناپاچیکردن لە نێوان کچەکە و کوڕەکەیە ئەمەش زۆرە بەکارهێنانی ئەو تەکنۆلۆژیایی کە ئیستا هەیە ئیتر لە مۆبایل لە ئەنتەرنێت لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە شێوەیەکی گشتی بە شێوازێکی خراپ ئەمە بۆتە دەتوانم بڵێم هۆکارێکی هەر سەرەکی یعنی دروستبوونی کێشە لە نێوان ئەوەیە ژن و مێردەکەیە ئەمە جگە لە بەسەراحەت دڵپویست بوون لە یەکتر بۆتە هۆکارەوەی کە زۆر دڵیان لە یەکتر پیسێ زۆر جارێ ینی کێشەکان وا قوڵ بۆتەوە ینی فعلا ناپاچی لە کەوتۆتەوە ینی ئەمە ئەم دیاردەیە زۆر بووە سەبار بە باری ئابووری ئەمەش یەکێکە لە ینی دیاردەکان ینی باری ئابووریش وای لێ کردووە ینی تا ڕادەیەک ئەمەش بێتەوەی جیابوونەوەی نێوان کچەکە و کوڕەکەیە ثقە نەبوون وەکوتم ثقە نەبوون ینی ئەمەش یەکێکە لە هۆکارە ئیتر هۆکار زۆرن ینی بەڵام ئەمانە زیاتر سەرچینترن ئەمانە ئەمە هۆکارانە بەڵێ بێگومان لەم چەند ساڵی دواییدا بە تایبەتی ئەم ساڵانەی ئاخیر ڕێژی جیابوونەوە خێزانە زیادی کردووە بێگومانی یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی ئەم کێشە داراییە کە ئێستا تێیکەوتوین چونکە وەکو کوردەواری خۆمان دەڵێن کاسی پڕ ئاشتی ماڵە کە ئەو کاسەیە پڕ نەبوو بە پێچەوانەکەەوە ناکۆکی لە نێوان خێزانە دروست دەبێت خۆی خودی ناکۆکەکەی کێشەکە دروست ناکات ئەوەنەی کە نەبوونی ئامادەگیە بۆ چارەسەرکردنی کێشەکە یعنی ئەگەر ئێمە بینە بەرچاوی خۆمان پێشتریش خێزانەکانمان دایک و باوک خزم و کەسوکاری ئێمە لە سەردەمانێکە ژیاون کێشە هەر هەبووە کێشەی ئابووری کێشەی سێ و کێشانە هەر هەبووە بەڵام لە ئێستاە ئەوەی کە کێشەکە قوڵترە کاتەوە خێزانەکان بە تایبەتی کچ و کوڕیان ژن و مێرد توانای چارەسەرکردنی کێشەکان نییە ڕاست ئێستا کێشەی دارایی هەیە کێشەی بە تایبەتی ئێمە ئەگەر لە بەرچاومان بێت چەند ساڵێک پێشتر ئاستی ژیان وڵاتی ئێمە تۆزێک بەرز ببوویەوە خەڵک خۆشتر ئەژیا لە ئێستا بە تایبەتی کە ئێستام قەیرانە دروست بووە ئەو ئاستە نەماوە خەڵک تۆزێک دا ئابەزێت کە دا ئابەزێت تەسەوری خۆی بۆ ژیانەکەی پێشتر نەوەیە بۆ ئێستێتە ناو ژیانێکەوە کە ئەو داواکاریانەی کچ و کوڕ کە خێزان هەیەی ناتوانێت دابینی کات ئەوە نەبوو ئەو قەناعەتەش نەبوو کە تۆ ژنێکی یان مێردێکی کە ئەبێتە تەحملی ئەو کێشانە بکەی کە هێتە بەردەمت ئیتر کێشەکە دارایی بە هەر کێشەیەکی تر بێ کە ئەم تەحملە نەبوو کە ئەم ئیرادەیە نەبوو بە چارەسەرکردنی کێشەکە قوڵترە بێتەوە بێگومان هەندێک جار کەسانی تریش کەسی سێم تەداخل دەکات دەورێکی باش نابین بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە تەلاق بە پێناسێکی بچووک ئەگەر باسی لێوە بکرێ دیاردەیەکی سلبی کاریگەری خراپی هەیە لەسەر هەموو تاکەکانی کۆمەڵگا بە شێوەیەکی گشتی بەنسبەت زیادبوونی ڕێژەی تەلاقەوە بڵێ ساڵانە وەکو چۆن ڕێژەی زەواج زیاد دەکات بە هەمان شێوە ڕێژەی تەلاقش لەگەڵیا شانبەشانی زیاد دەکات هۆکاری زیادبوونەکانیشی دەگەڕێتەوە بۆ طبعا ئێمە ساڵ بە ساڵ تعددی سوکانمان بەرەو زیادبوون دەڕوات هەروەها ئێستا بەبوونی ئەم نازەحینانەوەتە ئاوارەکان کە هاتوون کێشی ئەوانیش هاتوۆتە سەر و داوای تەلاقی ئەوانیش هاتوۆتە سەر هۆکاری ڕێژەی زیادبوونەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەم چەند خاڵانەی کە باسم کرد لێوەی هۆکاری زیادبوونی تەلاق زۆرن بەڵام ئەگەر ئێمە وەکو توێژەری کۆمەڵاتی کە لە دادگای باری کەسێتی تا داوام ئەکەین بە ئیشی ڕۆژانەمان ئەگەر حەسری بکەین لە چەند خاڵێکە ئەتوانین بڵێن هۆکاری تەلاق دەگەڕێتەوە بۆ نەبوونی ڕۆشنبیری خێزانی لە نێوان ئەو دوو کەسەی کە پرۆسی هاوسەرگیری ئەنجام ئەدەن لە یەکێکی تری هۆکارەکان تەداخلکردنی کەسوکاری خێزانەکان و بە تایبەت دایکەکان لە دروستکردنی کێشە و یاخۆ زیادکردنی کێشەی نێوان ئەو دوو کەسەدا سێهەم تەمەن منداڵی ئەو دوو کەسەی کە پرۆسی هاوسەرگیری ئەکەن
ئێستا ماوەی 3 ساڵە بە تەحدیدی ئەو کەسانەی ئەو کوڕکچانەی کە زەواج ئەکەن تەمەنیان زۆر منداڵە لە 15 ساڵەوە پرۆسی هاوسەرگیری ئەنجام ئەدەن. ئەمە وای لێ ئەکا کە خەلفیەتێکی سەقافی فکری حقوقی زۆر کەمیان هەیە، وای لێ ئەکا کە تەحملی مەسئولیات و هەڵگرتنی ئەو بارگرژی ئەم زۆرۆفێکەتیان ناتوانن تەحملی ئەو بارگرژی مەسئولیاتە هەڵناگرن. لەلایەکی تریشەوە ئەم هۆکاری ئەنتەرنێت و بەکارهێنانی جیهازی زیرەک و ئاسانکردنی پەیوەندی لە نێوان کەسەکاندا هەرو لە فەیسبووکەوە بێ لە هەموو ئەو شتانی کە لە کۆتۆڕە کۆمەڵاتیەکان بەکارێت وای کردووە کە کەسەکان بە ئاسانی یەکتری بناسن. ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە پەیوەندی خێزانی کەمتر بکاتەوە، هەر کەسێ و لە سوچێکە دانیشە مەسەن پەیوەندیکی شخصی بۆ خۆی دروست ئەکات، ئەمەش بەرەو خیانەتی زەوجیمان ڕادەکێشێ. ئەم 2 ساڵە وای لێ هاتووە کە خیانی زەوجی بەهۆی ئەو هۆکارە و تۆڕە کۆمەڵاتیەکانەوە زیادی کردووە. هۆکارێکی تر خواردنەوەی مادە کحۆلیەکان و مخدرات، ئالوودەبوون و مخدرات، ئەمەش هۆکارێکی تری جیابوونەوەیان ژن و مێردەکانە. هۆکارێکی ترەوەکو وتم نەبوونی ماڵی جیا بۆ ژن و مێرد کە لە قاتی سەرەوەی ئەکسەر وایە لە نهۆمێکی ماڵە باوکی بڵێن پیاوەکە داعانیشین، ئەمەش دەبێتەوە هۆی تەداخڵکردنی کەسوکار بە هەر شێوەیە بە سلبی بێ و بە ئیجابی بێ، ئەبێتە کێشە بۆ ئەو ژن و مێردە لە مستەقبەلە. ئەمە بەگشتی ئەم هۆکارانە بوو کە ئەبێتە هۆی جیابوونەوەیان ژن و مێردەکان. تەلاق ئەگەرچی ڕوخسەتی ئاینی لەسرە، بەڵام ڕوانگە شەرعیەکان تەلاق بە شێوەیەکی هاکەزایی و سەرڕۆیی قوبوڵ ناکەن، واتە ئەو بربەستە شەرعیانی پێش پرۆسەی تەلاق ئەکەون زۆر زیاترن لەو پێشەکەی ئەچنە پێش نیکاح و مارە بڕینەوە. ئەگەر لە بابەتی مارەکردنی دوو هاوسەردا بەبێ دەوروبەر ئەنجام بدرێت و مباح بێت، ئەوە لە پرۆسەی تەلاقدا دەوروبەر و بە تایبەتی نزیکی پیا و ئافرەت بەشداریەکەن و هەوڵێکی زۆرە درێت بۆ ئەوەی تەلاقەکە ڕوونەدات. ئەگەری ئیسلاحکردنی هەبوو، خۆگەر ڕێگەش بە تەلاق درا، ئەوە بە شێوەیەکی باش ئەنجام بدرێت وەک ئەوەی خۆی گەورە دیاری کردووە و بە ئەحسەن ناوی بردووە. هۆکاری زیادبوونی تەلاق بەڕای من یەکەم بەڕاستی بێئاگاییە لە دین لە ئیسلام، یعنی زۆر کەم شارەزان ئەوانەیەکەوە ئەچنە ناو ئەو پرۆسەیەوە. یعنی پرۆسەکە وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئافرەت لەبەر 4 شتا خوازرێ، ئاخیرەکان ئەفەرمێ فەسفەر بذاتی دینی تەریبەت یەداک، یعنی تۆ ئەگەر خاوەن دینێک ئافرەتێکی خاوەن دین بخوازی بەڕاستی دائیمە دەست لە خاکایە، یعنی دائیمە دەست تێر و تەسەلە. ئەو عولەماوان تەفسیر کردووە. ئەم گەنجانەی کەوا ئێستا ناو پرۆسی ئەو هاوسەرگیریەوە یان لە ڕێگەی فەیسبووکەوەیە یان لە بازار بینێتی یان لە جامیعە بۆتە ڕەفیق و هاوڵی، یعنی نەچۆتە ناو ناخیوە کە بزانێ ئایا ئەمە هەڵس و کەوتی چۆنە، ڕەفاقەتی چۆنە، باشە خراپە، عایلەکەی ناناسێ. من زۆر جار چووم بۆ نیکاح لە باوکی کوڕەکەم پرسیوتمە باوکی بووکەکە ناوی چێوتێدی نازانم. يعني ئەوەنە بێئاگان لە بنەماڵە و عائلە و هاڵس و کەوت و ڕفتارن. تەنها ئەم کوڕکشە یەکیان بینیوە ئەمە هۆکاری دووهەم بەڕاستی مەسلەی ئەم حاڵەتی اقتصادی و کەم دەرامەتی کەوا ڕووی کردوتە وڵاتی ئێمە، گەنجێکە معاشی نییە، باوکی بەخێوێکە یان تەلەبەی پۆلی شەشە هاوسەرگیری کردو، ئیسا ئەوەی کە پێویستە ناتوانێت جێبەجێکە. ماڵ و مناڵیش پێویستی بە خزمەت هەیە. ئافرەتی ئەمڕۆ بە تایبەتی کۆمەڵە ئافرەتێک هەیە کە ڕۆژانە هەر بۆ جوانکاری 100,000 کێوێ، ئەویش نیەتی بیداتێ. لەبەر ئەوە بەڕاستی ئەوە دوو لە هۆکارەکان. خاڵی سێهەم بەڕاستی ڕانەهاتن لە ناو کۆمەڵە، لە ناو مشتەمە. ماڵی وا هەیە قەڵەباڵخە عەشایرە، ئافرەت دێتە ئەو ماڵەوە لەگەڵ ئەو ماڵا و ئادابی ئەو ماڵا ڕانەهاتووە. کابرا ئەڵێ ئەبێ لەگەڵ دایک و باوکم هەڵکەی، ئەویش پێی ناخۆشە لەگەڵ دایک و باوکی هەڵکە. بە تایبەتی بەڕاستی من ئەمە ئەیڵێم لەسەر ئەو شاشەی تەلەڤیزۆنە بۆی خەڵک ئاگدار بێ. بەڕاستی زۆرینەی کێشەکان بە قەناعەتی من کێشەی خەزور و خەسووە لەگەڵ ئافرەتە، یعنی ئەو بووکە یان ئەو خەسووە
بووکەکەی لاز یعنی ئەبێتە دوشمن هەر لە شتێکی بەسیتە وەڵا درەنگ هەڵەسیە درەنگ نانوچایەکە کوڕەکە بەڕێناکە کۆمەڵێ ینی کۆمەڵێ مبەڕداتی ناشەرعی دێنێتەوە بۆ ئەویان کوڕەکە کۆمەڵێن مبەڕات دێنێتەوە وڵا ئەم بوو خێزانەی من خزمەتی دایکم ناکە یان خزمەتی باوکم ناکە یان مەسەلا من گیان نابمەوە لە ماڵەیان ئەبێ لەسەر یەک کوانونان بخۆین ئەمانە هۆکارێک کۆمەڵە هۆکارێکنکەوە پێویست ناکە بەو شێوەیەکە ئەمە لە ڕنگ بداتەوە لە کار و پیشەکەیانە خاڵی سێ هەموو بە قەناعەتی من ئەوەیەکەوە وەکوتم هۆشیارێکی دینی یان کۆمەڵایەتی نییە چاگوایە من پێم وایە بە ینی بە قەناعەتی خۆم کە ئەو گەنجانەی کەوا ئەچنە ئەو پرۆسەیەوە پێش ئەوەی کەوا بچنە ناو پرۆسەکەەوە دەورەیەکیان بۆ بکرێتەوە لەلایەن ئەو مامۆسانەی کەوا شارەزان لەلایەن ئەوانەی ئەو دادوەرانەی کەوا شارەزان لەو بوارەدا کە شێوازی بەڕێکردنی کاروباری ناوماڵ ئافرەت چی بکە لە ماڵەدا سەرکەوتووە بێ یعنی ئەو ئافرەتانەی کە شارەزان دەورەیەکیان بۆ بکرێتەوە بۆ هەروەها بۆ کوڕەکان ئەم کابرا ئەم گەنجە کە ئەچێ دەنا ئەم پرۆسەیەوە چۆن ئەتوانێت سەرکەوتوو بێ لەم پرۆسەدا ئاخە و پرۆسێکی زۆر گەورە و گرانە بەڕاستی یعنی کۆمەلگا میلەت قەوم عەشرەت بنەماڵە هەمووی ئەساسەکەی لەم نیکاحە و لەم پرۆسەوە سەرچاوەگرێ ئەگەر خوا نەخواسە ئەو پرۆسەیە شکست بێنێ کۆمەلگا هەموو شکست دێنێ گەنجی وا هەیە مناڵێکی تازەی جوانکیلەی بووە یعنی دڵت نایە سەیریکەی ئەم مناڵە کە جا بنەوە یعنی سەر لێ شێواوە بێ نەدایک وەک پێویست بەخێوێکە نە باوکیشی هەیە لەبەرەوە ئەم مناڵە کە پێگا ئەبێتە چی یعنی چۆن پەروەردە ئەبێت چۆن بە خزمەتەکرێ چۆن یعنی بەڕاستی ئەبێتە عنسورێکی خێر بۆ ئەم وڵاتە بۆ ئەم میلەتە ئێوە لەولاشو حکومەت نییە کە تا بباتە جێگایەک بەڕاستی بە باشی بە خێویکا و پەروەردەیەکە ئەوە کۆمەلگا خەڵکی وای لێ دروستە بێت کە دوایی ئەبێتە دوڕندەیەک بۆ گیانی ئەو میلەتەوە نەگیانی ئەو شعبە لەبەرەوە بەڕاستی ئەم شتانە پێویستە کە حکومەت بە تایبەتی دەورە بکاتەوە وەکو دەورە بۆ هەموو ناو شتێکە ئەکرێتەوە با دەورەیەکیش بۆ ئەو گەنجانە بکرێتەوە کە ئەیانەیە بچێنە ناو پرۆسەوە بۆ ماوەی 2 ڕۆژ بۆ ماوەی لە هەفتەیەکە 2 ساعات لە شوێنێکە کۆمەڵی مامۆسای ئاینی بەڕێز کۆمەڵێ مەحامی کۆمەڵێ دادوەر ئەمانە قسەیان بۆ بکەن بۆ ئەوەی بتوانن لە ناو ئەو کارا سەرکەوتوو بن و ئیشەکە تا زیاتر و باشتر بچنە ناو پرۆسەکە و لە ناخیانە جێگیر ببێ کاکە هەیە من زۆر جار هەیە من لە باسی عەقدی نیکاحە پیان ئەڵێم ئەم پرۆسەیە کە تۆ ئەچیتە ئەم پرۆسە گەورەیەوە تەنها مەسەلە ئارەزە جنسیەکە نییە نیکاح یعنی ژن خواستن تەنها مەسلەی ئارەزۆ شکاندنی ئارەزە جنسیەکەی خۆت نییە یان تێرکردنی ئارەزۆکە نییە بەڵکو ئەمە پرۆسەیەکی زۆر گەورە و گرانە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من شانازیەکەم بە ئومەتمە بە مناڵێکی لە بارچوو لە ڕۆژی قیامەتە بەرامبەر بە پێغەمبەرانی کە کەوا بوو هەر لە مناڵێکی لە بارچووە لای ئێمەی مسلمان گرنگی پێدراوە و خەمی لێ خوراوە هەتا گەورەترین مرۆڤ خۆی تەلاق چۆنە خۆی تۆ تەلاق تەیە جیابوونەوە تەیە تەلاق ئەمە بە شێوازێک هەیە کە پیاوەکە واتە کوڕەکە خێزانەکەی خۆی تەلاقەدا یەکسەر وەستە پێڵێت تەلاقم لە تۆ بکە یا شێوازێکی ترێ لە نێوانە بە خولعی کرێ نێوان ڕێککەوتنی نێوان هەردوو لایەن یا کوڕەکە یەک لایەنە تەلاقیدا شێواز ترمان هەیە مەسەڵ جیابوونەوە ئەمە قاضی ئەکا بە پێی مادەی چل لە قانونی ئەمە دیاری کە تەفریقی قەضایی پێڵێن 41 و 2 ئەمانە دیاری کردووە هۆکارەکان یعنی چین ئەو ئەسبابانەی مەسەڵەن بۆ نمونە زیان گەیاندن لێیان و ئەمانە یاخود ئیتر زۆرن مەدام عەدەم ڕەغبەیە عەدەم زەفافە یعنی ئەنوا ئەوەی جیابوونەوەی ئەتوانی بۆ شێوازە تۆماری بکەیت تەلاقیش خۆت دەزانم کوتم بەدەست پیاوە هەر کاتێ مەگەر ئافرەتەکە لە عەقدی زەواجەکەیە خۆی تەفویض کرابێ لەلایەن پیاوەکەیە ئەو کاتێ تەلاقەکە کەوتە دەست ژنەکە کە بینوسێ بیکا بە شەرتێک لە عەقدەکە بڵێ بشەرت ئەن یەکوونە ئەسمەتی بێدی یعنی لەو حاڵەتەیە کەوتە دەست ئەو ئیتر ئەمە جۆرەکانێتی یعنی تۆ تەلاق تێ تەلاقی ڕەجعی تێ تەلاقی باین بەینە سوغرا تێ باین بەینە کوبرا تێ کە سێم تەلاق پێڵێن وڵای لە ئێستاە
بەتایبەتی وەکو باسم کرد کێشە داریەکە کێشەیەکە هۆکاری دووەم ئەو پێشکەوتنەیە کە لە کۆمەڵگەی ئێمە لەم چەند ساڵی ئاخیرا کە ڕوویە بەتایبەتی پەیوەندی بە سۆشیال میدیا و تەلەفۆن و هۆکارەکانی پەیوەندیکردن کە پێشکەوت تاکی ئێمە ئامادە نەبوو بۆ پێشکەوتنە بەداخەوە ئەمە تەسیری لەسەر تاکەتاکەی کۆمەڵگەی ئێمە کرد لە ناویشانە ئەو تەسیرە زۆرە بەتایبەتی لەسەر خێزان بوو ئەو هۆکارانی پەیوەندیکردن و ئەوانە بەتایبەتی کێشەی خیانەی زەوجی ئێستا ئەو کێشە خیانی زەوجی یەکێکە لە کێشە گرنگەکان کە لە دادگاکانی ئەگەر جاران لە دادگاکانی ئێمە لە هەموو دادگاکانە دوو کێشەت ببینیە ئێستا بەداخەوە ڕێژەکە زۆر زۆرترە ینی زیاد لە هەموو دادگایەک زیاد لە کێشەیەک 4-5 کێشەی تیا ینی زۆرتر لە دادگاکانی ئێمە کێشە خیانی زەوجی یەکێکە و گوتم کێشەی ئابووری کێشەیەکی تریش کە ئێستا باوە ینی وەکو خێزان وەکو بچووکترین یەکەی کۆمەڵگا کەسێک بەتایبەتی کچ و کوڕ کەسێک نییە سەرپەرشتی ئەو خێزانە بکە یعنی کەسێک ئەگەر کچ و کوڕ کاتی کێشیان بۆ دروست ئەبێت بیانەوێت چارەسەری کێشەکەیان بکەن هەردووکیان هەرێک لە جەمسەرێکە وەستێ کێشەی ئابووری یا کێشەیەک بۆ نمونە لە ڕووی خیانی زەوجێتەراوە ئامادەیەک نییە بۆ حەلکردنی و کێشەیە ئەمە یەکێک لە هۆکارەکانی تر بێگومان لە وڵاتی ئێمەشە ینی ظروفە ئیجتیماعی و اقتصادی و ئیداری و هەموو یعنیینەکان دروستبوون هاندەرن بۆ دروستبوونی کێشە خێزان ینی کاتێک باوکێک یان کاتێک مێردێک لە دەرەوەیە ظروفە اقتصادی و سیاسی و شتەکە تەسیر لەسەر باری دەرونیە و شخصەکە کەیێتەوە بۆ ماڵیشەوە بەداخەوە ئەو تەسیری لەسەر خێزانەکە ئەبێت بتێوێت نەتێ باری دەرونی تەواو نییە لە بەرامبەریشە ئافرەتەکە لەوانەیە نەتوانێت مڕاعەتی ئەو بارە دەرونی مێردەکەی بکات ئەم هەموو ظروفانە هەموو وای کردووە کە لە ئێستا کێشە خێزانی زۆر بووە بەداخەوە چارەسەرکردنیشی هەندێک جار سەرێک کێشێ بۆ جیابوونەوە قەیرانی دارایی بە تەکیدی ئەو عەفوە بۆ ئەوەشم باس کردایە زۆر کاریگەری هەیە لەسەر هۆکاری جیابوونەوە نێوان ژن و مێردەکان ئەمەش وای لێ کردووە کە پیاو ناتوانێت ئەو مەسئولیاتە پڕ بە پێستی خۆی هەڵ بگرێت و ظروفەکەش لە هەندێک پیامان هەیە خۆی لە خۆیە یعنی بەڕاستی فێری ئەو مەسئولیاتە نەکراوە کە خێزان و بەڕێوە بەرێت و مەسئولیاتی خێزان هەڵگرێت ئەم قەیرانەدارەیەش وای لێ کردو ئەمەنیتر لەو مەسئولیاتە خۆی بدزێتەوە هۆکارێکی تریش لە هۆکاری جیابوونەوە مثلا ژن و بێر کە زەواج ئەکەن لەگەڵ یەکە ئەگەر ژنەکە مۆزەفە بێت یان ئیشێکی داهاتێکی سەر بەخۆی خۆی هەبێت ئەمە وا ئەکات کە هاوسەرەکەی پاڵی لێباتەوە بەڕاستی زۆر لەو کێشانەشمان هاتوۆتە بەر یعنی من لە خۆم و ئەمە باز ناکەم ئەمەوەی لەوەی کە ڕۆژانە کە توێژینەوە یا بەحسەکەین بۆ ژن و مێردەکان باسی ئەم کێشانە ئەەکەم و بەڵام هۆکارەکانم ژن کە مەسئولیەتی خێزان هەڵ ئەگرێت ئەمە وای لێ ئەکا پیاوەکە کەمتر شان باتە بەر مەسئولیاتەکە هەموو ئەرکەکە هەموو زەختەکە لەسەر بڵین ژنەکەی وای لێەکە لە پڕێکە ئیتر پڕ ئەبێت و تحملی ئەو مەسئولیاتە زیاد لە حەدە و زیاد لە سنووری خۆی ناکە بەدەر لەوەی کە مەسئولیەتی ناوماڵیشی هەیە ئەمەش ئەبێتە هۆی هۆکاری جیابوونەوە بەداخەوە بەدەر لەو هۆشیاری خێزانی کە لە هەر کەسێ و هەر تاکێک لە خێزانی خۆی بەدەستی ئەهێنێت ئیتر هەر کەسە و بەپێی عاداتی خۆی و هینی خۆی ئاڕاستی مناڵەکانی ئەکات ئەوە بڵین قیاسێکی ستانداردە بۆ ناو کۆمەلگا یان نا ئەویان لە دوای پرۆسی هاوسەرگیری نەتیجەکەیمان بۆ دەرەکەوێت نەخێر ئێمە هیچ هۆشیارێکی و هیچ ڕۆشنبیرێکی سەقافەیەکی خێزانیمان نییە بەداخەوە کە بتوانن تاکەکانی کۆمەلگا یان کوڕکچەکان کە بە تەمای پرۆسی هاوسەرگیرین ڕۆشنبیر بکرێن یان حازر بکرێن بۆ ئەوەی کە ئایا ژیانی دوای پرۆسی هاوسەرگیری چی چاوەڕیانەکە و مەسئولیەتیان چییە و مافەکانیشیان چییە کە ئەکەونە دوای ئەوەی ئەکەونە ژیانی هاوسەرگیریەوە اینجا ئەزانن چه ئەرکێکیان هەیە و چ مافێکیان هەیە ئەمە ئەوای لێ ئەکا کە تووشی سراعێکی نەفسی ئەبن لە ناوخواانە ئەم سراعی نەفسیە جوان لێکە کە یەکەم بڵێن نەتیجە کە بیر لێکەنەوە تەلاقەکەیە بۆیە ڕێژەی تەلاق ئێستا ئەوە ڕوو لە زیاد بوونە تەمەن زۆر پەیوەندی بە هۆکاری بە زیادبوونی تەلاقەوە هەیە چۆن لەبەر ئەوەی کوڕێک یان کچێک لە تەمەنی 15 ساڵان زەواج ئەکا ئەوەی تەنها لە مێشکیاتی تەنها غەریزەی جنسیەکەیەکە لە مێشکیاتی لەبەر ئەو هەدەفە زەواج ئەکات
دوای ئەوەی کە غەریزەی جنسیەکەی تێر ئەبێت هیچ ئیتر کۆمەڵێک مەسئولیت چاوەڕێیەتی مناڵ یەتە پێشەوە ئەرکی باوکەکە زیاد ئەکا ئەرکی دایکەکە زیاد ئەکا ئەم کوڕ و کچەش لەم تەمەنە مناڵیە هیچ خۆیان حەزر نەکردووە بۆ ئەم مەسئولیتە قورسە بەڕاستی ئەمە وای لێ ئەکا دوای تێربوونی غەریزەی جنسیەکانیان دوور ئەکەونەوە یان خۆیان ئەزنەوە لە مەسئولیتە خۆ دزینەوەش بە چ ڕێگایەکە بە ڕێگەی تەلاق و جیابوونەوە لە یەکتریە بێت وەک وتراوە تەلاق حەڵاڵێکی مەکروهە واتە تەلاق و دەستلێک بەردان لەلایەن خوای گەورە و شەریعەتی پیرۆزی ئیسلام خۆشەویست نییە یاخود بەهانەیەکی ئاسایی و بێپاساو نییە لە شەریعدا ورترین بابەت کە زۆر قسەی لەبارەوە کراوە بۆ ئاستی زۆر بچووک ورد کراوەتەوە بابەتی تەلاقە ئەوەش لە پێناو ئەوەی کە قودسیەتی خێزان پارێزراو بێت بەڵام جێگای داخە تاچی کۆمەڵگای ئێمە لە ئێستادا تاچێکی زۆر هۆشیار نییە سەبارەت بە بابەتە خێزانیەکان و شێوازی بەڕێوەبردننی خێزان تاچی نوێی کۆمەڵگای ئێمە تاچێکی زۆر بێ حوسەڵە و بێسەبرە لەسەر گرفتە خێزانیەکان ئەمەش ڕێژەی دەستلێک بەردان و تەلاقی زیاد کردووە. زۆر گرنگە کە ئەو گەنجانی کە ئەچنە ناو پرۆسەیەوە بزانن بۆچی ئەچنە ناو ئەو پرۆسەیەوە و مەبەستەکە چییە و هۆکارەکەی چییە وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی تنكح المرأة لأربع لجمالها أو لمالها أو لنسبها أو لدينها فاصفر بالذات الدين تربت يداك کابوو ئەبێ مەبەستەکان بێتە دی یعنی ئەگەر جوانیش بێ و ماڵیشی هەبێ و کچی پیاوێکی بەڕێز و خانەدانیش بێ و دینداریش بێ ئەمە زۆر ئەفضەل و زۆر چاکە بەڵام ئەگەر یەکێک لەمانە بکابرا یەک مەبەستێکی تەنها هەر مەبەستی ئەوە بووکە تەلەبەیەکی جوانە و لە جامیعە بینیوەتی و چۆتە دڵیەوە و ڕنگ و ڕوخساری بینیوە بۆ ئەمە ئەی خوازێ ئەمە سەرکەوتوو نابێتایە لەبەر ئەوە بڕاستی هۆشمەندیکردنی ئەو گەنجانە زۆر زەروریە کاکەگیان زۆر گەنجەیە کە دێ بۆ ئەو ئەچێتە ناو پرۆسەیەوە شایەتمان نازانی نوێژ ناکە نازانێ هەر نەیبینی و نەچۆتە ناو ئەو مجتەمەعە و ئەو کۆمەڵگایەوە کەوا لە شەکرا خواردنەوەیەکە بەشداری نەکردووە ئیسە چۆن ئەتوانێت ئەم پرۆسە گەورە و گرانە بەڕێکە لەبەر ئەوە بەڕاستی زۆر گرنگە کە ئەو گەنجانی کە ئەچنە ناو ئەو پرۆسەیەوە پێشوەخت هەوڵی خۆیان بدەن چۆن هەوڵەدا بۆ کە بەمانگێ لەوە پێش هەوڵەدا بدەن بچێتە کام هۆڵ باشە یان کام شەکرا و بکڕێ عیبەی بەسەرانایە بەڵام لە ڕۆدینەکەەوە هیچ مەبەستێکی نییە هیچ بەدوایە ناگەڕێ بزانێت ئایا چۆن سەرکەوتووە بێ لەم کارەدا بەڵام ئەوەی مەبەستە چۆن عیبە نەیەتە سەریا ئەوانەی کە دێن بۆی بڵند بەخوا ماشەڵا شەکراوەکەی جوانە با شەکراوەکەی ناشرین بێ با شەکراوی هەر نەبێ بەڵام ئەو سەرکەوتوو بێ لە ناو و کارە یعنی بەڕاستی تەرەفی دووهەم کە تەرەفی کە ئافرەتەکەی عیبداری نەکا و ناشرینی نەکا یان ئافرەتەکە بتوانێت تەرەفی پیاوەکە ناشرین نەکا بتوانێت لە ناو گەنج و ڕەفیق و برادر و ئەحبابی خۆیان بڵێ هاوسەرێکم هەیە کە شایانی ئەوەیەکەوە پێی بوترێ هاوسەر ئەویش بتوانێت بڵێ من کە کەسێک بۆتە ڕەفیقی ژیانم کە خەمم لێخوا و مەبەستێتی کەوا ماڵەکەی ئاوەدان بێ بەڵام ئەگەر هەر تەنها ئارەزۆ ئەوە بێکەوتمان ئەوە سەرکەوتوو نابێت من قەناعەتم وایە مامۆسایانی ئاینی تا ئەوەنەی کە توانیویانە قسووریان نەکردووە چ لە ڕێی منبەرەکانیانەوە چ لە ڕێی مەوعیزە و ئامۆژگاریەکانیانەوە چ لەو کاتی لە خۆڵەکانە کە مناسبەی شەکرا خواردنەوە دێتە پێشەوە لە هەموو بەڵام بە تەنها بە مامۆسای ئاین و مەوعیزەیەک و ئامۆژگاریەک حەلی ئەو مشکلە نابێت لەبەرەوەی ئەوانەی کەوا زۆرترین ئەچنە ئەو پرۆسەیەوە گوێ لە مامۆسا ناگرن یعنی نایەنە ناو مزگەوتەکان ئەگەر تۆ بێ ڕێژەکە حسێبکە لە 120 ئەوانن کەوا دێنە مزگەوت لە 180 ئەوانەیەکەوە نایەتە مزگەوت گوێی لە ئامۆژگاری مامۆسا نییە نەی بیستووە دڵی نەداوە پێی مەبەستی نەبووە لەبەرەوە بەڕاستی کاکە هێمن دوورکەوتنەوە لە دینی خوا هەم کۆمەڵگا ئێستا سەرۆکەکانی ئێمە لە وڵاتی ئێمەدا بۆچی گوێن ناگرن بۆ میلەت بۆچی خەمیان نییە بۆ ترسیان نییە لەبەرەوە گوێن نەیەنە مزگەوت جمعە بکەن
وەکو گوێ لە مامۆسا بگرن نەخۆشیان ئاەتەکانی قورئان و هەڕەشەکانی خوای گەورە ئەخوێننەوە کە هەڕەشە لە کار بەدەست و مەسئولینەکە وەقیفوهم ئینەهم مەسئولون ئەگەر بەس ئەو ئاەتە بخوێننەوە ترس ئەچێتە مێشکیانە و دڵیان ئەترسێ لەو خەڵکە و ئاوە ئەم خەڵکە نایەنە سەرجادە و تووشی ئەو مشکل و ناڕەحەتیانیان ناکەن ئەگەر هەموو کە الناس على دینی مولوکیهم خەڵکی لەسەر دینی گەورەکەیەتی ئەگەر گەورەکەی باش بێ خەڵکیش باشە بێ کە گەورە خراپ بوو کە ڕئیس خراپ بوو کە کاربەدەست خراپ بوو کە مدیر خراپ بوو حتمما مۆزەف و ژێردەستەکەیشی خراپە بێ لەبەرەوە من داواکارم لە هەل لە کار بەدەستە گەورەکانەوە هەل لە سەرۆکی هەرێمەوە تا دێتە ئەدناترین بەڕێوەبەرێک بتوانێت ئەوانەی کە لە ژێردەستیانایە بەقەدەر خۆیان بەقەدەر توانای خۆی ئامۆژگاری خێران کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئێوە قسەی چاک بکەن لە هەر کوێیە کاتوانیتان ئەگەر نەتانتوانی بێدەنگ بن واتە ئێمە بتوانین خزمەتێک بەم میلەتە بەم گەنجانە بەم کەسانە بکەین کەوا لە بەردەستی ئێمەدان ئیتر هەر کەسێ بە گوێرەی توانای خۆی هەیە بە قەڵەم بەنووسینەکەی ئەتوانێت تەنها بنووسێ شتی باش بنووسێ هەیە بە ئامۆژگاری و مۆعیزەکانی هەیشە بە حکمی کار بەدەستیەکەی هەیە دەوڵەمەنە مەسەلا دەوڵەمەنی وە هەیە لەم شاری ئێمەدا ئەتوانێت پرۆسی هاوسەرگیری بۆ 2 گەنج بۆ 4 گەنج بۆ 6 گەنج بۆ 10 گەنج بە ئەنجام بدە بۆ ئەو پارەیەکەوە ئەیبا لە ئەوروپا سەرفێکا بە خۆڕایی با بیداتە 4 گەنج پرۆسی هاوسەرگیری پێ بکە بەڵام مەرجی بۆدانێ بڵێ بەم مەرجە بۆ مەرجە بۆ مەرجەکەواتۆ بتانی ئەم کارەیە ئێمە ناشرین نەکەی عیبدار نەکەی چۆن گەنجەکە لە کاتی عەقدەکە دەستی خەزورەی ماچەکە خۆی ئەو دەستماچکردنە عورفێکی جوانە بۆ ئەوەی کە یعنی من پەیمان ئەدەم بە تۆ کە ئەم لەم کارا سەرکەوتوو بووم و حەیات نەبم ناشرین نەکەم عایلەکەت بێ حورمەت نەکەم ڕسوات نەکەم ئەمەیەکەوە کارێکی پیرۆز و مبارەک ئەنجام بدەم بەڵام کاتێکەوە بێ ئاگایە و شارەزانیە لە دین سەرەکیەکەی ئەگەڕێتەوە بۆی کەەوە بێ شارەزایی و بێ ئاگاییانە لە دین ئێمە بەڕاستی من وەکو خاڵێک باسم ئەوە باسم کردایەکەم توان کەم هۆشی لە دینداریە دووهەم مەسلەی ئەم حاڵەتی اقتصادی ئەوانە خاڵی سەرەکی بەڕاستی مەسلەی خیانەتی زەوجی زۆر باو بووە لەناو ئەم کۆمەلگایەدا و بڵاو بووتەوە خاڵێکی کە بەڕاستی مەسلەی ئەم فەیسبوک و ئەنتەرنێت و نامەگۆڕینەوە و ئەمانە و خاڵێکی کە بەڕاستی تەرجمەکردنی ئەو فلیمانە و ئەو مسلسلانەی کەوا کراونەتە کوردی کە ڕاستەوخۆ یعنی گەنجەکان فێرەکە چۆن جیابیتەوە چۆن خیانەتی زەوجی بکەی چۆن مناڵەکە بدەیتە سەر خەڵکە چۆن ئەمانە زۆر تەئسیری هەیە لەناو بۆ گەنجەکان بۆ ئەم کۆمەلگای ئێمە بۆیە بەڕاستی من داواکارم کە بربەستێک بکرێ لە بەردەم ئەو فلیمانە بەو شێوە وەکو ئەکرێ تەرجمە ئەکرێ پارەکە سەرفەکرێ قوتی ئەم خەڵکە ئەدرێتە ئەو فلیمانە با فلیمانێک بێکەوە ئەخلاق و ڕەوشت و ئادابێکی جوان بڵاو کاتەوە خۆی لە داوای ئەزان چۆنە خۆی لە محکەمەیە داوا ئیجراعات و ئەوەی ئسلوبی خۆیە محکەمە ئەگەر هات و گەیشتە قەناعەتێک زۆر جارێ محکەمە خلاف شقاقێکە بێ لە نێوانیانە سیرەکە محکەمە خلاف شقاقەکە تۆزێک وای لێ هاتووە ناتوانن ئەم کچ کوڕە بێکەوە بژین ئەم ژنومێردە بێکەوە بژین محکەمە گەیشتە ئەو قەناعەتەی کە ئەوە چییە کە هەوڵەدا ئەینێرە بۆ لای بەحث اجتماعی بۆچی بۆی ئیسلاحیان بکە بۆی چارەسەریان بکە بۆی کارەکانیان لەم کە بەڵام ئەمە یەکێک دوای ئەوەی کە محکەمە گەیشتە و قەناعەت کە هەیە بەڵام ئەگەر هاتوو محکەمە نەگەیشتە و قەناعەتێک کە خلاف شقاقەیە بۆچی بیانێرێکتە خۆی محکەمە ڕەت دەکاتەوە ئەوەیە کە داواکە ڕەدەکاتەوە پێویستە کچکە زۆر خلاف شقاقەیە بەسیتە ئەکرێت چارەسەر هەر لەلایەن قادەکە خۆیەوە ئەیکرێت بەڵام ئەگەر هاتوو تۆزە ئیتر ئەنێردرێ بۆ ئەو دوای ئەوە ئەینێرین بۆ لای حەکەم و حەکەم هەتا تەحکیم دانێن بۆی چەند حەکەمێک دانێن هیچنەکە لە ئەهلی ژنەکە لە ئەهلی پیاوەکە دانیشتنیان بۆ بکەن بۆی توان ڕێکیان خۆن مەرحەلەیەکی زۆریە اینجا ئێمە بڕیار لە جیابنەوەدا بەڵام کێشەکە زیاتر لەوە نییە بەڕای من لە تەلاقەکەی کە پیاوەکە زۆر ئیسەوای لێ هاتۆ زۆر بە ئاسانی تەلاق بەکارهێنێ یعنی خۆش دەزانی ئەبغەض الحلال عند الله الطلاق وایە بەڵام ئەمانە دادن تەلاق وای لێ هاتۆ زۆر ئاسان بووە لایەن زۆر سادە بووە کەچی تەلاق لای خوا یعنی خۆ دەزانی گەورەترین ئەوەیە کە خوا پێی ناخۆش بوو بێ ئەبغەض الحلال يعني أبغض الحلال عند الله طلاق يعني سيركە بەڵام لێرە تواليات ئەمە من ئەتوانم بڵێم لە بەحثی اجتماعەکان خۆی فعلەن دەوریانەیە بەڵام من ئەڵێم بەر لە هاوسەرگیریەکە بەر لەوەی هاوسەرگیری بکەن
يعني فعلا شوێنێک هەبێ يعني شوێنێک دیاری بکرێ دەستەیەک هەبێ ئەوەیکە بۆی ئەم ژن و ئەم کچ و کوڕ ئەمە هۆشیارێکی هاوسەرگیری فعلا پێیان بدەن یعنی ئێستا من نمونەت بۆ ئێنمەوە بەر لە من کاک جاسم حاکم و لێرە زۆر جارە بۆ ئەم زەواجانەیە کە کرا زەواج کاکرا کۆیان یەک کردەوە هەمووی قسەیانی بۆ کرد نسحەتیەکردن زەواج چییە قسێتی زەواج لە چییە چۆن تەعاملەکەی لەگەڵ دەڕاپشتەکەیە ئەمانە یعنی باوەڕ هەبێت زۆر سوودی هەبوو یعنی ئەتوانم بڵێم ئەم عەقدانێک کە ئیستا دێنە بەردەمی ئێمە زۆربەیە زۆری ئەوەی کە ئەو زەواجانێک کردووە بۆ نمونە کەمتر دێن بۆ ژیابن چکە زۆر مهمە بیر نەچێ من بیرم چ شتێک پێ بڵێم تەدەخولی کەسی سێم تەدەخولی کەسی سێم کەسی سێم چێ دایکە باوکە خوشکە برایە ئەمانە بەڕاستی ئەمانە هۆکارێکن ئەمیش هۆکارێکی زۆر 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 سەرچین ئەزانی بۆ چکە تۆ زانان مشتەمە ئێمە لە وڵاتی ئێستا ماومانە تۆ یعنی دای بنێ کچەکە و کوڕەکە وەکو یەک سەیری بکەی و گوێ لە گرفتەکانیان گوێ لە چێشەکانیان گری دوای ئەوە تۆ نسحەتیان کرد تۆ ئەزان سەیرەکەی مەچەند دایکەکە کە کچەکەی دێتەوە بۆ ماڵ باسی کێشەکانەکە هەر بەبێ ئەوەی زۆر جوان جێرەسەر هۆکارەکە ئەخاتە سەر کوڕەکە و بە هەمان شێوە بۆ لە باوکی کوڕەکە و باوکی کچەکەش یعنی بەڕاستی ئەمە زۆرە بۆیە من بەڕێ من باشترین شت نسحەتی هەموو ئەو کچ و کوڕانەکەم هەمووانەکە بە هیچ شێوەیەک هیچ کێشەیەکی خۆیان چی بچووک چی گەورە خۆیان چارەسەری بکەن خۆیان چارەکەی بن بۆ لای کەسەکانی تر ئەگەر هەر نەکرا ئەتوان بۆ لای چەند کەسانێکی کە محاید بن ینی کەسانێک بن کە فعلن گوێیان لێ بگری کێشەکانیان بۆ چارەسەر بکەن نەک بۆ لایەک مەسەڵەن کە سۆر بزانێ ینی لە ڕووی عاتفیەوە لای ئەو ئەگرێ ئیتر کە دایکەکە دیفاعی کرد لە کچەکە یاخود لە کوڕەکە یا باوکە لەو کرد ئیتر چی ڕوەدا لەو حاڵەتەیە ڕۆدا ڕق لێکتر دروست دەکەن ئیتر کەوای لە هاتەوە بێتەوە کارێ و گەورە ئەبێتەوە جیابوونەوە زیاد من ئەتوان بڵێم ڕێکخراوەکان ئەتوان دەوریانەیە ئەتوانن یاسایەک ئەتوانن یاسایەکی بۆ دانا هەر ئێمە ئیلزام بکەن بۆەوەی بیانێرن بەر لەوەی زەواجەکە بکەن بچنەوە دەوراتێک یا شتێک ببینن بۆ ئەوەی نییە هۆشیاریان پێ بدەن تر بەس لە کەسانی پسپۆر بن مختص بن لە کەسانی شارەزا بن لە کەسانی یعنی فعلا لەو بوارەیە زانیاری و معلوماتێکی چاکیانە بێت وەڵام من زۆربەی هەرە زۆر جار لەگەڵ ئەوانەیە کە زەواج کە زەواجیان بۆ ئەەکەم دوو چەندە زۆرە ئەگەر بکرێت بێ زۆریان بەڵام دوو نسبەتی زۆر سەرچیان ئەەکەم دایمە پێیان وڵێم دوو شتێ ئەڵێم مەیکەن لە ژیانتان هەیەکی چەند ئیستا باسم کردوتم ئەبەد نیاڵن تەرەفی سێم کەسی سێم بە کێشەکانتان بزانێ چکە کە زانێ گەورە ئەبێ دوو ئەڵێم حاڵەت هەیە مەسائلی تووڕە بوون تۆ دێتەوە مەسەڵەن پیاوەکە لە دائیرەیەکە دێتەوە یا کچەکە لە دایرەکە دێتەوە سەیرەکە تۆزێ تووڕە و کێشەیەک بۆی دروست بووە بێتاقەتێک بووە کاتە ماڵەوە ئەگەر هەندێک شتیشی کرد لەسەر تا ئەگەر تەجاوزیشی کرد لەسەر تا تۆ دان بە خۆتا بگرە دام بە خۆتا بگرێت تۆزێ سەبر تێبێ باوەڕ تەبێت دوای سعاتێک ئارامە بێتەوە پەشیمامێتەوە لەو ئەوەیە وەڵامی مەدەرەوە تۆ ئەگەر ئەتوانی چەند شتێ بکەیت لەو کاتەیە ئەتوانی بچیتە کە تووڕە بوو بینیت ئەوە هیچ وەڵامی مەدەوە شتێکی بڕۆ دەرەوە ئەگەر نوێژەکەی دوور کات نوێژی بکە دوور کات نوێژ بکە باوەڕ تەبێت چاکە بێ یعنی لە تووڕەبوونەکەشە چاکە بیتەوە یعنی من هەموو جار من زۆر جاروە ئەوە ئەڵێم یعنی حتمەن من بەڵێن ئەدەم بە کە وەکو تەجروبەی ژیانی خۆم بینیومە ئەوانەیە کە ئەو جۆرن هاتوونە فعلەن سوودیان زۆر زۆر لێ کردووە زۆر ئەوە ئیسفادیان لێ کردەوە بەڵام تۆ کە ئەو هاتەوە قسەیەکی کرد بە تووڕێ ئەمیش بە تووڕەی وەڵامی ئەو چی لێت هەر ئەوەنەیە متمانە نەما لە نێوان کچ و کوڕە متمانە نەمێنێت زۆر یعنی زۆر خراپ کێشەکان گەورە ئەبێ بۆیە باشترین شتەوەی نێهێڵی بگاتە ئەم نەبوونی متمانەیە ئەوە بکەیت شتێکی زۆر سەیر ئیسلا ئێمە باوەڕتە بێ داوا زەواج کە کراوە لای خۆم کراوە مانگێکی نەخاندووە سێ مانگی نەخاندووە جاروان ناگەی تۆ ساڵێک هاتۆ داوا جیابوونەوە کراوە لە نێوان منە جیابوونیان کردووە یعنی زۆربەی ئەوە لام سەیرە ناگا بە ساڵێک زەواجەکە ئەمەش هۆکارەکەی ئەوەیە ئەو وەکو باسم کرد ناپاچی لە نێوان یەکترا یعنی ئەتوانم بڵێم لە خلالی مانگێکە زەواج کراوە ئەمە ڕوویداوە مانگێک بەکارهێنانی
ئەم تەکنۆلۆژیایی کە ئیستا هەمانە بەڵێ بۆ تەکنۆلۆژیا کراوشتی زۆر باشە ئێمە توانانی زۆر سوودی لێ ببینین بەڵام بەداخەوە ئێمە زیاتر بۆ شتی تر بەکاری ئێنێ کۆمەڵێک هۆکارمان هەیە بۆ جیاببوونەوەیان کاچیتە ناو پرۆسەیە مجموعەیەکیانەوەیە ئەچیتە ناو پرۆسەکە و هەندێکیان نەخێر هۆکارە ئامادەجیەکان بۆ دروستبوونی کێشە لە وڵاتی ئێمە بەداخەوە لە هەندێک وڵات هەندێک موئەسسەسە هەیە کە کچ و کوڕ ئامادەیەکەن بۆ زەواج هەندێک وڵاتانی دەوروپشت ئەو موئەسسەسانەمان هەیە کە یعنی ئەگەر بتەوێت زەواجکەی وەکو شێوەیەکە لە ئەبێ مەعهەدێک تەواوکەی یعنی ئەبێ کۆرسێک تەواوکەی بۆی ئامادە بیت بۆ زەواج لە وڵاتی ئێمە ئەوەمان نییە یعنی ئامادەجیەک نییە بۆ زەواج ئەوەنی مەبەستم ئامادەجی دەرونیە ئەوە نەبەستم ئامادەجی جەستەیی نییە یعنی ئێستا کچ و کوڕ کاتێک کە زەواجەکەن لیان پرسە بۆ زەواجەکەی جوابێکی پێ نییە بڵێ بۆ زەواجەکە یعنی نازانێ بەس ئەوەنەیە زەواجەکە وەکو مجتەماکە بۆ بە عورفێک ئەڵێ زەواجەکەم لەگەر نەبوونی ئەو موئەسسەسەشە کە تەئهیل یان ئامادەجی ئەطراف بکات بۆ زەواج لای ئێمە بەداخەوە دایک و باوک ئەو دەورە نابین یعنی ئێستا دایک و باوک ئەتوانن بە شێوەیەک لە شێوەکان جێگەی ئەو موئەسسە ببینەوە کە وەکو مناڵم ئامادەجی ئەطرافەکان حازرەکەن چونکە باوک و دایک کاتێک کە باوک و دایک کچێک یا کوڕێک زەواجەکە پێویستە دایاننیشێن کوڕم یا کچم تۆ زەواجەکەی ئەزانی زەواج چییە ئایا کە ئەچیتە ژیانی هاوسەریەوە ئەزانی واجبات و ئیلتزاماتی ژیانی هاوسەری چییە چونکە بەڕاستی ژیانی هاوسەری ئەوە نییە کە تۆ دانیشی لە فلیمەکەی بینیت و ئەزانی کچ و کوڕەکە چنە دەرەوە بەتایبەتی ئەو بینیکە لە ئەوروپا ئەوە نییە ژیانی هاوسەری لای ئێمە کۆمەڵێک ئیلتزامات و واجبات و هاتوچۆم سەرسەرە کاتێک ئەچنە ناو پرۆسەکەەوە کوڕ یا کچ بە هەمان بیرکردنەوەی ماڵی باوکیان بیرەکەنەوە و ئەزان ئەوەی لە ماڵی باوکیان بووە هەر ئەوەیە نەبێ ئیلتزامات کەن نەبێ بڵێن هاتوچۆ سەرداعینی ئەمە کێشە دروستەکە کە کێشە دروستەکات کێشەکە لەم لاو کێشەکە لە گەورە ئابێت کەسی کشنیە وەکوتم ئامادەیەک نییە بۆ حەلکردنی کێشەکە سەری کێشە بۆ جابوونەوە بۆیە ئەو ئامادەکردنە زۆر زەرورە بە پلەی یەکەم ئەوە ئەرکی دام و دەستگا ڕسمیەکانی حکوومەتە چونکە ئێستا ئێمە یەکێک لە پێویستیەکانی یافتی زەواج فەحسی خوێنە بۆ نمونە بێ کشان و کوڕان بڕۆن بۆ فەحسی خوێن ئێمە ئەتوانین لەگەڵ فەحسی خوێنەیە یەکێک لە پێویستیەکانی زەواج دروست ینی ئەو کۆرسە بێت کە ئەبێ کچ یا کوڕ بیبینێت بۆی شارەزابن لە خێزانی هاوسەرێتیان شارەزابن لەو کێشانەی کە لە داهاتووە ئێستا بوون ناگەر ئێمە کچێ و کوڕێکە لەو پرۆسەیە حکوومەت موئەسسەیەک دانێ ئەو موئەسسەیە کۆرسات بکاتەوە فترەیەک بێ فترەیەکی دیاریکا و ژن و مێرد ئەو کۆرسە ببینن لەو کۆرسەیە چیان پێوترێکی لە پیانترێ و کێشانەی کە لە خێزانیا دروستە بێت لەوانەیە بۆ نمونە کێشەی دارایی کە لە ژن و مێرد چۆن ئەتوانی چارەسەری بکەیت بۆیە بە پلەی یەکەم ئیشی دام و دەستگا ڕسمیەکانە کە حکوومەتە ئەو موئەسسەیە دروستکەن دواتریش ئەگەر لە کاتی غیابی ئەو موئەسسەیە پێم وایە بە شێوەیەک لە شێوەکان دایک و باوک ئەتوانن دەورێکی باش ببینن ئێمە دوای ئەوەی پیاوەکە بێدیان ژنەکە یێتە مەحکەمە قەراری جیابوونەوە ئێ طبعاً کە یێتە ئێرە عریزەی تەقدیمەکە ئەیکا بە دەعوا کە بوو بە دەعوا حاکم لە دوای بینینی چەند جلسەیەک حاکم ئیحالەیەکا بۆ بەحثی اجتماعی واتە بۆ توێژینەوەی کۆمەڵایەتی ئێمەش لای خۆمان موعیدێکیان بۆ دائەنین موعیدەکە بۆ چییە تەنها ژن و مێردەکە لەم ژوورە دانەنین توێژینەوەیان بۆ ئەەکەین توێژینەوەکە چۆنە تەنها گفتوگویەکی کۆمەڵایەتیانە و لەسەر ئەساسێکی زانستیانە ئێمە قسەیان لەگەڵەکەین بزانین یەکەم بۆ جیا ئەبنەوە هۆکارەکانی جیابوونەوەکانیان چییە و محاولەکردن بۆ ئەوەی داواکار چکە بە تەکید ئێمە لە مەحکەمەیە لەبەرەوەی داواکار داوای جیابوونەوە ئەکات بێ ئێمە تەئسیرمان زیاتر بۆ داواکار بێت کە پاشگەزی کەینەوە لە تەڵەبەکەی لە داواکاریەکەی کە ئەویش جیابوونەوەیە ئیتر ئەگەر بگەین بە نەتیجە ئەوە شتێکی باشمان کرد بەڕاستی مەکسەبێکمان هەیە بەڵام عەل ئەکسەر زۆر بەداخەوەکەوە ئەڵێم زۆربەی ئەوانەی کە هێنە ئەم ژوورە هەر بە جیابوونەوە کە هاتنە مەحکەمە هەر کە هاتنە مەحکەمە خۆیان کە قەراری جیابوونیانەوە کە هێتە لای ئێمە کار لە کات رازاوە و زۆر موشکیلەکانیان ڕوو لە معقەدی و ڕوو لە ئاڵۆزی بووە وای لێ هێت زۆربەی ئەو بەحسانەی کە ئەیکین بۆ ئەو ژن و مێردانە هەر بە جیابوونەوە کۆتاییەت یعنی ئێمە پێشنیار بۆ ئێمە پێمان خۆش بوو وا باشیشە بۆ ژن و مێردەکان کە ئەو کەسەی یەتە ناو مەحکەمە یعنی ئەگەر ڕێگا قانونیەکەش ئەگەر یارمەتی دەربێ بۆمان بەڕاستی چکە من لە مەتنی قانونی و لە شئونی قانونی ئەو معلوماتەم نییە بەس من وەکو توێژەری کۆمەڵایەتی حەزم ئەکرد
هەموو باحیسەکانی تریش لەگەڵ ئەم ڕای منان کە لەگەڵ ئەو کەسە هەیە داوا ئەکات حاکم یەکسەر ئیحالێکە بۆ بەحسی ئیجتیماعی پێش ئەوەی بچنە ناو مڕافعەکانەوە شایەت بێنن ئەم شایەت هێنێ سوێن ئەخوا جاری وای سوێنەکەشی عەفوەن لەوە چێ لە ڕاستیش نەبێ بەس کە سوێنی خوار بڵێ مەسەن ئەڵێ ئافرەتەکە مەسەن پیس و پۆخڵە بڵێ سوێن هەیە لەسەر خیانەت دەڵێ خیانەتی دەکردو سوێنیشی لەسەر ئەخوا ئەمانە وای لێیت کە کێشەکان ئەگە سادەش بن لە نێوان ژن و مێردەکەیان بەرەو ئاڵۆزتر ئەبن بەس ئەگەر لە مەرحەلەی بەحسی ئیجتیماعی پێش بخرێ بۆ پێش جلسەی مرافعە یەکەم جلسە یەکسەر ئیحالە بکرێ و بەحسی ئیجتیماعی بەڕاستی تەسەوورەکەم کاریگەری زۆر باشیە بێت لەبەرەوەی ئێمە بە دەلیلەوە پێتان ئەڵێم زۆر ژن و مێرد هەبوون خوان واعی بوون پێش ئەوەی بێن داوا بکەن هاتوون لەگەڵ ئێمە قسەیان کردووە کە قسەیان لەگەڵ ئێمە کردووە ئێمە تەئسیرمان هەبووە لەسەریان تەئسیرەکەمان زۆر کاریگەرترە وەک لەوەی کە لە دوای ئەوەی کە ئەبێ بە داوا و چەند جلسەیەک پیاوە تێپەڕە بێت.